إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. مسلمان بەڕێزەکان، ئەسڵ و بنچینەی هەموو مەخلوقات چوارن: جەمادات، یعنی جەماد، نەبات، حەیوان، ئینسان. ئەبێ ئینسان بزانێ و تێ بفکرێ و بزانێ کە ئەوانەی خوارەوە کە هەمووی خوای تعالی مسخری کردووە لە جەماد و لە نەبات و لە حەیوان بۆ ئەو هەروە بە خۆڕایی نییە و ئەسڵەن بەدەستی خۆیشی نییە. یعنی خوای تعالی کاتێ دار و بەردی بۆ ئێمە مسخر کردووە، کاتی حەیواناتی بۆ ئێمە مسخر کردووە، هیچی لە دەست ئێمەیە. یعنی ئەسڵەن جاری وا هەبووە ئێمە هیچ توانای حرەکەشمان نییە، خوای تعالی ئەوانەی بۆ مسخر کردوین بە هەموو جۆرەکانی ئەبێ بە خۆراک بۆمان و ئێمە ئەی خۆین و پێی گەشە ئەکەین و پێی گەورە ئەبین. ئەمە هەمووی بۆ ئەوەیە کە ئینسان بزانێ ئەو بە خۆڕایی دروست نەکراوە. هەرچی لە بوونەوەرایە هەموو ئەمری خوا جێبەجێ ئەکەن و لە ناویشیانە ئینسان. بەڵام خوای تعالی هەندێ اختیاری بە ئینسانەکان داوە، هەندێک کەم، ئەویش لە هەڵبژاردننی بیر و باوەڕ و کارکردنە. ئەگینا شتەکانی تری ئێمەش بەدەستی خوای پەروەردگارە و هیچ سوڵتەیەکی ئێمەی بەدەست بەسەرا نییە. بۆ نمونە ژیانمان، مردنمان، بۆ نمونە لە باوکو دایکمان کێیە، لە چی عەشرەتێکین، لە چی وڵاتێکە ئەژین، لەکوێ لە دایک بووین. یعنی ئەمانە هیچی لە توانا و دەسڵاتی ئێمەیە نییە. بەڵام ئەوەی لە دەسڵاتمانەیە هەڵبژاردننی بیر و باوەڕ ئەهێنین، ئیعتراف ئەکەین بە حەقیقەتی ئەوەی، بەڕاستی ئەوەی کە خوا خالقی ئێمە و هەموو بوونەوەرە، یا ئیعتراف ناکەین. پاشان ئەوانەی دەوروبەریشمان کە خوا مسەخەری کردو بۆ ئێمە، هەمووی ئەرکی خۆی جێبەجێ ئەکا بەبێ ئەوەی هیچ سەرپێچیەک بکە. ڕۆژێ لە ڕۆژان خۆر، زەوی، هەوا، ئاو، هیچ ئەوەی کە هەیە ناڵێن ئێمە خزمەتی ئینسان ناکەین لەبەرەوەی ئینسان مستحق نییە، بەڵکو ئەوان ئەمری خوا جێبەجێ ئەکەن، ئەوەی فەرمانیان پێکراوە جێبەجێ ئەکەین و هەڵ ئەسن پێی. بۆیە خوای تعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ: ئەلەم تەرە أن الله يسجد له من في السماوات ومن في الأرض والشمس والقمر والنجوم والجبال والشجر والدواب وكثير من الناس وكثير حق عليه العذاب ومن يهن الله فما له من مكرم إن الله يفعل ما يشاء. ئایا نازانی ئەم تەڕە بە معنای زانینە؟ ئایا نازانی کەوا خوای گەورە هەرچی لە ئاسمانەکان و لە زەویای هەیە، لە مەلائیکە و لە مەخلوقات، هەرچی هەیە هەمووی سوجدە بۆ خوای پەروەردگار ئەبن، و لەوانەشە زەوی و خۆر و مانگ و ئەستێرەکان و جەوڵەکان و دار و بەرد و هەموو مەخلوقات هەموو سوجدە بۆ خوای گەورە ئەبن، و زۆرێکیش لە خەڵکی هەموو سوجدە بۆ خوای گەورە ئەبن. سوجدە
ئەگەر بە معنای ملکەچی بێ یعنی بە معنای ئەو کوڕنوش برد نەبێ کە ئێمە بین ئەو معنایش ئەگەێنێت چونکە هەر لە ناو مرۆڤەکانیشە ئێمە هەمانە ناتوانێت بەهۆی نەخۆشیەوە ناتوانێت سوجدە وەکو ئەو باقیەکەی تری ببا وەکو لە ساغەکان ببا بەڵکو لەسەر کورسیەک دانیشتووە و تەنها سەری لەقێنێ هەیە نایشتوانێت سەریشی بلەقێنێ تەنها بە چاوی ئیشارەتەدا کە سوجدە ئەبا هەیە ئەسڵەن ناشتوانێ بە چاویشی ئیشارەت بدا دڵی ئیشەکە فکری هەیە بەس بە چاویش ناتوانێ بۆیە هەر لە خەیاڵی خۆیان سوجدە بۆ خوای گەورە ئەبا یعنی تەنانەت ئەوەش پێ ئەوترێ سوجدە ئەگەر بۆ معنایش بێ هەر مەخلوقێک لە مەخلوقاتەکانی خوای تەعالا سوجدەی تایبەتی خۆی هەیە خۆر سوجدەی خۆی هەیە مانگ سوجدەی خۆی هەیە کائینات هەمووی سوجدەی خۆیان هەیە بۆ خوای تەعالا ئەیبەن هەندێک عولەماش ئەو سوجدەیە کە خوای تەعالا ئەفەرمێ ألم ترى أن الله يسجد له من في السماوات والأرض هنديك أو يسجد بمعناي ملكتي ناو أبن يعني واتا خاضع بون واتا تسليمي فرماني خواي پروردگار بون حرچي لبون ورايا حموي تسليمي فرمانكاني خواي قورا أبن إلا خواي تعالى أفرمي إلا كومليك لإنسانەکان نەبێ زۆربەی ئینسانەکانیش لە زۆربەی شتەکانە تەسلیمی خوای پەروەردگارن یعنی تۆ لە هەموو شتەکانتە لە هەموو کاروبارەکانی ژیانتە خاضعی ئەمری خوا جێبەجێەکەی لە کاتی لەدایک بوونتەوە حتا کاتی مردنت تەنها لەوەیانە بێ کە خوا اختیاری پێدای ئەویش لە دەستی خوا دەرناچی خوا خۆی اختیاری پێداوی خوا خۆی سەرپشکی کردی خوای تعالی خوی مجالی پێداوی بە اختیاری خۆت بە عقل و بیر و بۆچوونی خۆت بیرکەیتەوە خوا بناسی و عیبادەتی خوا بکەی یان نایشیکەی ویستی خۆتە لە دنیا مەجالت پێدراوە بەڵام لە قیامەتە مەجالی تیانیە بۆیە خوای تعالی ئەفەرمێ وەکەثیر حق عليه العذاب زۆرێک لە ئینسانەکان زۆرێک هەن مستحقی عذابی خوا بوون عذابی خۆیان لەسەر خۆیان پێویست کرد ومن يهن الله هر كسي خوي تعالى سرشورك وزليلك فما له من مكرم براسي هيج كسيك نية بتواني سربرزك سجد بردن لقورترين عبادة كان سجد بردن لناو نيجا طبعا نيج لهمو عبادة كان نيج لهمو بيروستره ولناو نيجيشا ركني سجد بردن بخواي پروردگار لە هەموو ڕوکنەکان گەورەترە و مەزنترە هەر لەبەر ئەوە شەسانێ کە هودهودی لای سولەیمان کە لە شەر پێغەمبەری ئەوەی کە لە سەردەمی پێغەمبەر سولەیمانە بوو کاتێک خەبەر دێنێتەوە بۆ سولەیمان کە ئەهلی بەلقیس سوجدە بۆ غەیری خوا ئەبەن بەسە بۆ ئەوەی کەوا سوجدە بۆ غەیری خوا ببەن کافر بمن پێی چونکە ئەو عیبادەتە بۆ غەیری خوا نابێ ئەنجام بدرێ ألا يسجدوا لله الذي يخرج الخبأ في السماوات والأرض ويعلم ما تخفون وما تعلنون يعني چون ئەوانە سوجدە بۆ خوای پەروەردگار نامن بەتاق و تەنیا ئەو خوایەی کە هەرچیها لە ئاسمانەکان و زەویە پێ ئەزانێ هەرچی شاراوەیە خوای تەعالا ئەتوانێ دەریکە هیچ لە خوا شاراوە نییە نە لە ئاسمانەکانە نە لە زەویە تەنانەت لە حەدیثی پێغەمبەری هاتووە صلى الله عليه وسلم لە حەدیثی صحیحە پێغەمبەری خوا ئەبوو ذەر لە پێغەمبەری خوا ئەیگەڕێتەوە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمووی حين غربت الشمس أتدري أين تذهب كاتي خور آوابو بيغمري خوا صلى الله عليه وسلم فرموي أزاني بو كو أتشي علي من شوتم خواو بيغمري خوا الله ورسوله أعلم قال فإنها تذهب حين تسجد تحت العرش يعني أو خورا كاتي خوي هي وشوني خوي هي الراء سجد أبا لجيري عرشي خواي پروردگار فتستأذن فيؤذن لها ويوشك وسجد أبا لجيري عرشا وإذن ورقري خواهي تعالى إذني بي أدا جاريكي تر بقريتوا بلام روج يكتيب يا غمر أفرمي صلى الله عليه وسلم سجد أبا خواهي قوري لي قبول ناكا وإذني شو ورقري خواه إذني بي نادا علي بقريروا إتر أو قيامة هلصي خواه پنامان بدا
جاء پێغەمبەری خوا ئەم ئاەتەی خوێندەوە کە خوای تەعالا ئەفەرمێ والشمس تجري لمستقر لها ذلك تقدير العزيز العليم. نزیکترین حاڵەتی ئێمە لە خوای پەروەردگارەوە کاتی سوژدەکانە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ چی دوعایەکتان هەیە لەو کاتە بیکەن، دوعای تایبەتیتان هەڵگرن بۆ کاتی سوژدە بردن، چونکە ئەو کاتە خوای تەعالا دوعاکانتان قبول ئەکاوە. خوای تەعالا بە مەڕیەم ئەفەرمێ یا مەڕیەم اقنوتی لربك واسجدي واركعي مع الراكعين. بۆ خوای تەعالا ڕابوەستە و زۆر بوەستە خەریکی عیبادەت بە و سوجدە بە و ڕکوع ببە بۆ خوای تەعالا لەگەڵ نوێژگەرانە. سوجدەی لێرە خوای تەعالا پێشی ڕکوع کردووە وەکو باسمان کرد، سوجدە پیرۆزترین ڕوکنەکانی نوێژە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەندە سوجدەی ئەبرد، خاتو عایشە بۆمانی ئەگەڕێتەوە خێزانی پێغەمبەر ڕزای خوای لێبێ ئەفەرمێ كان يصلي 11 ركعة. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەوان 11 ڕکاتی ئەکرد. كانت تلك صلاته، يعني پێغەمبەری خوا شەو نوێژەکەی وابوو 11 ڕکاتی ئەکرد. فيسجد السجدة من ذلك قدر ما يقرأ أحدكم 50 آية. جاء پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆربەی سوجدەکانی کە ئەیبرد شەوان بەقەدەری خوێندنەوەی 50 ئاەتی یەکێک لە ئێمە ئەوەندە نوێژ سوجدەکانی درێژ بووە پێغەمبەر صلی الله عليه وسلم، و جاری وایش بووە درێژتریش بووە. بەڵام زۆربەی شەو نوێژی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوا بووە. نوێژی فەرز بە جەماعەت ئەبێت سووک بێ، لەبەر ئەوەی نەخۆش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەگەر کەسێکتان پێش نوێژیتان بۆ خەڵکی کرد سووکی کەن لەسەر خەڵکی، چونکە تیانەیە نەخۆشە، تیانەیە زەعیفە و توانای نییە، بەرگە ناگرێ، هەیە پیرێژن، هەیە پیرە پیاوە، هەیە مناڵە تەحەموڵ ناکە. بەڵام کاتێ بۆ خۆتان نوێژەکەن هەرچەندێ درێژی بکەنەوە باشترە. و دەربارەی سوجدە طبعا سوجدە لەزەتێکی عەجیبی تایە. ئەو کەسانەی کە سوجدە ئەبەن و هەست ئەکەن کە خوای تەعالا چاودێریانەکە زۆر هەست بە لەزەتێکی عەجیبەکەی، یعنی ئەو لەزەت و شیرینی و چێژەی کە لە سوجدەیە هەیە لە ڕوکنەکانی تری نوێژە دەست ناکەوێ. بۆیە خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ لە سوورەتی ئیسراء ئاەتی 107 أفرمي إن الذين أوتوا العلم من قبله إذا يتلى عليهم يخرون للأذقان سجدا ويقولون سبحان ربنا إن كان وعد ربنا لمفعولا ويخرون للأذقان يبكون ويزيدهم خشوعا. أواني بيشي إيما ليهوديو لنصرانيا كانوا أو قوماني بيشي إيما كاتيك شوێنی پێغەمبەرەکەی خۆیان کەوتن بەڕاستەقینەی، دوای ئەوەی کە پێغەمبەری خوا هات و شوێنی گوێیان لە قورئانەکەی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم، کاتێک گوێیان لێ ئەبوو ئەیانزانی ئەمە ئاەتی خوایە، بۆیە سوجدەیان بۆ خوای پەروەردگار ئەبرد. ئەوەندە سوجدەکەیان خاشع بوو خوای تەعالا ئەفەرمێ وەیەخیڕون للئەذقان سوجدا، کاتێ سوجدەیان ئەبرد ڕیشیشیان ئەکەوتە زەوی. ئەو پەڕی مبالغە لە سوجدەیە بۆ خوای پەروەردگار، ئەو پەڕی سوجدە بردن، ئەو پەڕی ملکەچی، پاشان ئەگریان ئەیانوت خوایە ئەمە ئەو وعدەیە کە داوتە کە پێغەمبەری ئاخر زەمانمان بۆ ئەنێری. باوەڕیان ئەکرد بە وعدەکەی خوای پەروەردگار. بۆیە ئینسانی موسڵمان دەرس وەربگرێت لەوانەوە و حتا بتوانێت لەزەت و چێژ لە سوجدەکەیە ببینێ. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە کاتی ڕۆژی قیامەتە پێغەمبەری خوا حەوزێکی تایبەتی هەیە پێوترێ حەوزی کەوسەر. حەوضی کەوسەر ئاوێکی تایبەتە، هی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. لەو ڕۆژەی کە خەڵکی زۆر تینویانە ئەو حەوضە ئومەتی پێغەمبەر دێنە سەر ئەو حەوضە و پێغەمبەری خوا ئاویان پێدا. هەر کەسێ لە ئومەتی پێغەمبەر بێ پێغەمبەری خوا بانگێکا و خۆی ئاوی پێدا. جاء فەرمن ئەی پێغەمبەری خوا چۆن ئەمان ناسیتەوە لە کاتێکا خەڵکی هەمووی حەشرەکرێن لەو ڕۆژە؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بە ئاثاری سوجدەکانتانە و بە ئاساری دەستنوێژەکانتانە ئەتان ناسمەوە. دیارە سوجدە و ئاساری دەستنوێژ شەوق و ڕووناقیەکی تایبەتی هەیە، وەکو لە ڕیوایەتەکەی ئیمامی ئەحمەدە هاتووە. و لە ڕۆژی قیامەتە
پاش ئەوەی کە هەموو شتەکان کۆتایی پێدێ محاسبە کۆتایی پێدێ خوای تعالی ئاخرین کۆمەڵانێک کە لە جەهەنم دەریان ئەخا خوای تعالی پەنامان بدە کۆمەڵە خەڵکانێکن کە بەس موحید بن و شەریکیان بۆ خوا قەرار نەداوە کاری چاکەیان نییە کۆمەڵە خەڵکانێکن سفرن جگە لە تەوحیدی خوا نەبێ جگە کە شایەتمانێکیان هێناوە شەریکیان بۆ خوا قەرار نەداوە یعنی نوێژیان کردووە بەڵام کردەوە و چاکەی تریان نییە بەس تەوحیدیان هەیە چاکەی تری مفلسن لە چاکەی ترە ئەوانە ئاخر کەس دەرئەکرێن لە ئاگری جەهەنم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی بە ئاثاری سوجدەکانیانە ئەناسرێنەوە مەلائیکەکان ئەیان ناسنەوە چونکە ئاگری جەهەنم هەموو شوێنێک ئەخوا ئیلا ئاساری سوجدەکان نەبێ نایخوا ڕەبیعەی کوڕی کەعب خزمەتکاری پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم زۆر جار خزمەتی پێغەمبەریە کرد ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی داوام لێ بکە سەل يعني سل أي شيء تريد داوام لێ بکە چیت ئەوێ لە من ئەویش فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئەسئەل مرافقتك في الجنة سیرکەم صحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پەروەردەکەیان جیاوازە ئێمە چی داوایە کە یەکسەر داوای دنیایی ئەکەین بەڵام ئەو داوا ئەکات هاوڕێتی پێغەمبەر ببێ هاوڕێی پێغەمبەر ببێ لە بەهەشتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی داوای ترت هەیە فەرمووی هەر ئەوە ئەی پێغەمبەری فەرمووی دە یارمەتیم بە بۆ ئەوەی ببی بە هاوڕێم فأعني على نفسك بكثرة السجود بۆ ئەوەی ببی بە هاوڕێم یارمەتیم بدە من شەفاعەتت بۆ بکەم تۆش سوجدە زۆر ببە بۆ ئەوەی ببی بە هاوڕێم یعنی زۆر سوجدە بردن ئەتکا بە هاوڕێی پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم جگە لەوە خۆشەویستەکانم ئێستا دراساتی تازە خوێندنەوەی علمی تازە زانستی تازە دەری خستووە کە جگە لە سوودە قیامەتیەکان جگە لەو سوودانەی کە باسمان کرد کە ئەتکا بە ڕەفیقی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەوزی کەوسەری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێبەش نابی لە ئاگری جەهەنم ئەگەر خوا پەنامان بدا کردەوەی ترش نەبێ لە ئاگری جەهەنم ڕزگار تەکا سوجدە بەوەیە ئەناسرێتەوە مەلایکەکان ئەدناسنەوە سوجدە ئەو هەموو خێر و چاکەی هەیە ئەو هەموو پاداشتە گەورەی هەیە نزیکترین حاڵەتی ئینسان لە خوای تەعالاوە ئەو کاتەیە کە سوجدە ئەبە جگە لەوانە بۆ دنیایش سوجدە بردن سوودی زۆرە وەکو دراساتی علمی تازە دەری خستووە حتا تەنانەت هەنێکیان کافرن شێخ محەممەد حەسان ئەڵێ لە ئەمریکا لە مەتارە چاوەڕێ بووین سەرکەوین بگەڕێنەوە بە وڵاتی خۆمان ئەڵێ لەوێ کۆمەڵێ داعی بەیەکەوە بین کۆمەڵێ بانگخواز بەیەکەوە بووین ئەڵێ کاتی نوێژ هاتە پێشەوە بانگماندا و قامەتمان کرد و دەستمان کردە نوێژکردن کۆمەڵێ خەڵک زۆر دەوروبەرمانیان دابوو ڕسممانیانە کرد و ئەمانە عەجایبیان هاتەمە چییە یەکێک لەوانە دکتۆرێ بوو نزیکمان بووەوە هات وتی ئێوە نەخۆشی نەفسیتان هەیە ئەڵێ ئێمەش عەجایبمان هاتوتمان نەخۆشی نەفسیمان نییە بۆ پرسیار ئەواکەی وتی آخر ئێستا دراسات من خۆم دراستم کردووە و زۆرێکیش لە علەما دراستیان کردووە کە ئەوەی ئێوە سەرخەنە زەوی هۆکارێکە بۆ ئەوەی ڕزگارت ببێ لە نەخۆشی نەفسی چونکە ئەم هەموو شەحناتانەی کە ئێستا دروست بوون بە تایبەت لەم سەردەما شەحناتی مۆبایل و شەحناتی ئەجهیزەی کارەبایی و سەیار ئەو هەموو شتانەی کە ئێمە ناتوانین وازی لێبێنین دەور و بەرمانی گردووە لە ڕاستیە لاشەی ئینسان و مێشکی ئینسان ماندوو ئەکا ڕۆژانە بۆیە دائیمەن هەست بە بێتاقەتی ئەەکەی هەست بە خەم و خەفەتی ئەەکەی بەڵام کاتێ سوجدە ئەبەی ئەو شەحناتە سالیبانەی کە لە لاشەتایە لەگەڵ سوجدەکەتا دەرئەچێ هەتا تەنانەت زانایان وتویانە زانایانی با بڵێین غەربی نەک مسلمان وتویانە ئەو سوجدەیەش لەسەر خۆڵ ببرێ باشترە تا لەسەر زەوی ببرێ لەسەر فەرش و بەرماڵ و ئەمانە نەبرێ تەئسیرەکەی زیاترە و وتویانە ڕوو بکەیتە ناوڕاستی زەوی زیاتر شەحناتەکان ئەبا و ناوڕاستی زەویش مەککەیە یا سبحان الله پاشان قازانجێکی زۆر زۆری هەیە بۆ چەندین نەخۆشی تر بۆ نەخۆشی هەندێک لە نەخۆشیەکانی چاو جیوب ئەنفی يعني ئەوەی جیوب ئەوەی کە زۆرێک لە خەڵکی تووشێ بن حساسیەتی لوت و التهاباتی لوت
نەخۆشیەکانی سەر ئێشە زۆربیان بۆ چارەسەر ئەبن. هەروەها زۆرێک لە نەخۆشیەکانی جومگەکان یعنی مەفاسیل بۆ نمونە ئەژنۆ ئەوانە چارەسەریان هەندێک جار یان زۆر جار لە سوجدەبردنایە و هەروەها ئەتپارێزێت لە مایەسیری و عیلاجێکی سەرەکیشە بۆ مایەسیری و هەروەها جوولەیەک و چالاکیەکە خاتە دەورەی خوێنەوە خولی خوێنەوە بۆیە ئینسان لە جەڵتەی خوێن ئەپارێزێ سوجدەبردن و مۆخی ئینسان ئۆکسجینێکی زیاتر مۆخی ئینسان و مێشکی ئینسان پێویستی بە ئۆکسجین هەیە لە کاتی سوجدەیە زۆرترین ئۆکسجین ئەچێ بۆ مێشکی ئینسان و لاشەی ئینسان ئیسراحەت بە عەزەڵات و ماسوولکەکانی ئینسان ئەدا و دەیەها قازانجی تری هەیە بۆ ئافرەتی حامیلە بۆ ئەو کەسانەی تەوازنیان تێک ئەچێ یعنی تەوازن بە ئینسانەدا وە قازانجی تریشی زۆر زۆرە. ئەمە هەمووی ئەوە ئەگەیەنێ کە دینی ئیسلام حەقە خوا حەقە پێغەمبەری خوا حەقە چونکە سوجدە یەکێکە لە ڕوکنە ئەعزەمەکانی نوێژ کە ئینسانی مسلمان ئەوەی شوێنی خوا و پێغەمبەری خوا کەوتە بێ ئەیبا. لە هەندێک جگە لە نوێژەکان لە هەندێک کاتی ترا سوجدە سنەتە سنەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. لە کاتی قورئان خوێندنە لە 15 شوێنی قورئانە علامەتی محرابێک کراوە لە پەڕەوە و خەتێ دراوەتە سەری ئەو شوێنەیە کە سنەتە تایە سوجدە بەری. لە 15 شوێنی قورئانە سنەتە ئینسان سوجدە ببە. ئەو کەسەشی کە گوێی لێ ئەبێت لەو قورئان خوێندنە و لەو ئاەتەش هەر سنەتە سوجدە بەرێت. سنەتە سوجدەی شکر واتە سوجدەیەک ئەبەی سوپاسی خوای پەروەردگاری لەسەر ئەکەی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم كان إذا أتاه أمر يسره أو بشر به يخر ساجدا شكرا لله. لحديث هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر خەبەرێکی خۆشی بۆ بەهاتایە شتێکی دڵخۆشکەر بوایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سوجدەی ئەبرد بۆ خوای تعالی ئەوەش پێوترێت سوجدەی شکر. و هەروەها ئەگەر لە نوێژەکەتیشا هەڵەیەکت کرد تحیاتی یەکەمت لەبیر چوو بۆ نمونە هەڵەیەکت کرد نازانی 3 ڕکاتت کردیان 4 ڕکاتت کردویە تۆ سێکە حەساوەکەی 4ەکە نازانی گومانت هەیە 3 کردیان 4ت کردیە بۆیە 3 حەساوەکەی و دوای ڕکاتی تر زیاوە ئەەکەی ئەمجا لە ئەخیرە 2 سوجدەی سەهوە بەی. سوجدەی سەهو ئەگەر هەڵە بکەی لە نوێژا و سەهو بکەی 2 سوجدە ئەبەی. لە لای ئیمامی شافعی بەر لە سەلامدانەوە یعنی دوای ئەوەی تەحیات تەواوەکەی بەر لە سەلامدانەوە ئەو 2 سوجدە سەهوە ئەبەی. ئەم سوجدانەش سنەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. داواکارم خوای تعالی بخاتر ناوجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدا نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە. ڕەبی یا ڕەبی خوای ئیسلاحمان بکەی یا ڕەبی خوای ئیسلاحی کار بەدەستانمان بکەی یا ڕەبی خوای کوردستان لە هەموو بەڵاو موسیبەتێک بە دوور بگری یا ڕەبی خوای ئەم وڵاتەمان خۆشی و برایەتی و تەبایی تیا بەرقرار بکەی یا ڕەبی خوای یا ڕەبی خوای بخاتر ناوجوانەکانی خۆت جارێکی تر نەمان خەیتە ژێر دەسە و ژێر چەپۆکە هیچ زاڵمێک یا ڕەب العالەمین یا ڕەبی خوای شیفای نەخۆشەکانمان بدەی یا شافی یا الله شیفای نەخۆشەکانمان بدەی ڕەحم بە مردوەکانمان بکەی یا ڕەبی ئەوانەی احتیاجیکیانەیە بۆیان جێبەجێ بکەی یا ڕەبی خوای بخاتر ناوجوانەکانی خۆت بەرەکەت خەیتە وڵاتمانەوە بە ڕزق و ڕۆزیمانەوە ئامین ئامین.